من ئێستا لەسەر دووسایدی سپیلی خەلیفانم لێرە ژمارەیەک هاوڵاتی کۆبنێتەوە و داواکاریان هەیە ئەو هاوڵاتیانە ئەو دوکاندارانن کە پێشتر پێش هاتنی دووسایدی سپیلی خەلیفان لێرە دوکانیان هەبوو لەگەڵ هاتنی دووسایدەکە دوکانەکانیان تێکدراوە من ئەچمە لای خۆیان بۆ ئەوەی بزانین داواکاری ئەوان چێ و کێشە و گرفتیان چێ سڵاوتان لێبێ کێشە و گرفتی ئێوە چیە؟ کێشە و گرفتی ئێمە ئەوەیە ئەمە ساحب دوکانەکانی سپیل چین 50 دوکان دەبین بژێوی 200 عایلە لەسەر ئەو دوکانانە بژێوی ژیانی ئەمە داواکارینەوەی قەرەبوومان بکەنەوە داوا لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە برا گەورەیەکەین دەنگمان نەگەیشتەوە دەنگمان گەیشت هەموو شوێنێک لە ئیدارەی سۆلان قایمقامێتی خەلیفان هیچیان بۆ مەنەکرد بەڵێنیان زۆردا بەڵام جێبەجێیان نەکرد تا ئێستا 2 ساڵە دەستیمان پێ دەکەن بەس دەمان خافرین بەڵام ئێستا ئەمە هیوادارین کرد ئەو زارێ دەنگمان بگاتە برا گەورەی کە دەنگیشمان گەیشتە برا گەورەی دڵنیامە برا گەورە قەرەبوومان دەکاتەوە بە گەورەی خۆی ئێوە بە دووادان چونتان کردووە بۆ کێشەکەتان سەردانی لایەن پەیوەنددارتان کردووە؟ بڵێ ئەمە 2 سارە وڵامی ئەوان هەر دەڵێن ئەمە دوکانتان بۆکەن قەرەبووتان دەکەینەوە بازاڕێکی مۆدێرین و بۆ دروست دەکەین بەڵام هەر قسەیە جێبەجێکردنی نییە ئەمە زۆر داوان لێکردن ئەگەر بۆشمان ناکەن قسێکمان لە دەست من برین کاکە نایکەن بە ئەمەش بێ ئەمەل ببین ینی نە بێ ئەمەلیان کردین نەبۆشیان کردین ینی بەس وعدی پێداین و ینی هیچ جێبەجێکردن نەبوو ئەمە کە ئەوە بوو ئاخیر ئەوەن بوو کە ئەمە هاتین ینی لە ناچاریە ئەمە هاتین لەسەر ئەو قسە لەگەڵ هاوڵاتیەکی تر بکەم ئەگەر پێم بڵێ لەگەڵ ئەوەی دوکانەکانتان تێکراوە ژیان و گوزەرانتان تا چەر قورس بووە تا چەند کاریگەری کردوتون؟ وەڵڵی هەتا برێ ژیان قورس بووە بەڕاستی ئۆتێ ئەو دوکانە تێک چوینە هیچ ژیانن نەمایە نەئیشمان نەکارما هیچ ئیشەک نییە بشکەین ئەوانش هەر وعدن پێدەن ئەرێ خەرەبوو ئەەکەینەوە هیچ دوکان و لۆکەین هیچ کردداریان نییە بەڕاستی چەند جار چوینە ئیدارەی سەربەخۆی سۆرانکن کاکەرگردە هەر دەرێ ئەمن وعدم پێ ئێوەدایە ئەو وعدەکەش ئەوە 2 ساڵ ڕۆی ما لە پاشچە کابرا 2 سارە هەر بەبێیشی بەبێیشی هەمووی تووشی قەردار و فەرداری بووە ئەو دوکاندارانە زۆر بەشان بێمحاشن هیچ ئیش و کاریان نییە دوکاندارەکان هیچن نەما ڕاستی بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون داواکاری ئەو هاوڵاتیانەیە کە ئەو کاسبکارانەیە کە لەسەر جووسایدی لەسەر ڕێگای سپیلک دوکانیان هەبوو لەگەڵ هاتن دووسایدەکە دوکانەکانیان تێکدراوە من بۆ ئەو بابەتە قسەمان لەگەڵ لایەنی پەیوەندیدار کردووە مەغدید حەریف ئەحمەد قایمقامی قەزای خەلیفان بە 1960 وت کە ئەو دوکانانە پێش ئەوەی کە دروست بکرێن ئاگادار کراونەتەوە کە شوێنەکە ڕێگە پێدراونیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە ناوی هەموو ئەو دوکاندارەمان تۆمار کردووە و لە داهاتوودا شوێنێک لەسەر دووسایدەکە دیاریەکرێ و کە وەکو بازاڕێک هاوسەرق دروست دەکرێت و ئەو دوکاندارانە لەوێ قەرەبوو ئەکرێنەوە و دوکانیان پێدرێت.